قوارم کاتت باش مەبەست لەم سەردانی ئەمڕۆتان بە وەزارەت کاری وەری کۆمەڵایەتی والله مەبەستمان هەرەوە بۆ سەردانی وەزارەتەکە بکەین و سەردانی وەزیر بکەین و بەشێکە لە بەرنامەی حکوومەتەکەمان سەردانی هەموو وەزارەتەکان بکەین هەم لە نزیکەوە ئاگامان لە ئیشەکانیان بێت لە معاناتەکانیان بێت لەو کێشە و گرفتانەی کە ڕووی ڕوبەڕوویانە بنەوە و هەم بۆ ئەو پشگیریشە بۆ ئەوەی پێیان بڵێن کە ئێمە وەکو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پشگیریەکی تەواوی سەرکەوتنی تێکڕاوی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین. هەڵبەتە جێگری سەرۆکی حکوومەت و وەفدە یاوەرەکەی بۆ هاتوونتە وەزارەتی ئێمە کە پاڵپشتی و دامی هەموو ئەو پرۆژانە بکەن کە وەزارەت تەبەنی دەکات و لە نزیکەوە ئاگداری کاروبارەکانی وەزارەت بن و لە هەمان کاتیشدا یارمەتی دەرێکی ڕاستەقینە ئەم وەزارەتە بن. کۆبوونەوەمان کرد و کۆبوونەوەشمان بەردامە بێشت کۆبوونەوەیەکی ئاسایی ئەنجومەنی باڵای نەوت و غاز بوو و زۆر بابەتمان باس کرد کە پەیوەندی بە بواری نەوت و غاز و سوتەمەنی و پەیوەندی ئێمە و بەغا و ڕێککەوتنی ئێمە و بەغا و چۆنێتی جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنە و پەیوەندیەکانیشمان و کۆبوونەوەکانیشمان بەردەوامە بێت. ئێمە مناقەشەیەکی زۆر بابەتمان کردو ناچمە ئەو جۆرە تەفاسیلەوە جارێ ئەنجومەنەکە ئێمە وەختی خۆی کە بڕیارەکە درا و سعرەکە بەرز بوو هەم گوتمان ئێمە هەمیشە متابعی وەزعەکە ئەەکەین و لە کاتی خۆیان ئینشەڵڵا مینەگەین من ناچمە ناو تەفاسی لەگەر ئەگەر عەفوگان عەفوم کە ڕاست نییەوە ئێمە پابەندین بەو ڕێککەوتنەی ئێمە و جێبەجێشمان کردو و جێبەجێشیەکەین و بە ڕێککەوتنێکی گرنگی ئەزانین ینی ئەو ڕێککەوتنێکە کە گرنگە بۆ هەرێمی کوردستان گرنگە بۆ عێراق و ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان پشگیریەکی تەواوی ئەو ڕێککەوتنە ئەەکەین چکن ئێمە بە سوودی ئەزانین بۆ وڵاتەکە و ئێمە پابەندەبین. زۆر سپاس.